لەم کەش و هەوا ساردەی زستاندا کە سەختی ژیان و کری خان و پێداویستیەکان باری سەرشانی خێزانەکانی قورستر کردووە. دەستگای بەخشین وەک ئومێدێک دەردەکەوێت. ئەمڕۆ لێرە موچەی مانجی 12 دابەش دەکرێت. ئەم پارەیە بۆ ئێمە ڕەنگە تەنها ژمارە بێت، بەڵام بۆ ئەم دایکانە مانای گەرمکردنەوەی ژووری منداڵە بێباوکەکانیان و دابینکردنی بژێوی ژیانیانە. تا ئێستا ژیانمان ژیان نەبوو، بەس ئێستا ینی ئەلحەمدوللا هێنا و بەخشینەوە خوددان خانیمە خوددا معاشم چارهێتیم هەیە بەخۆمەوە 5 نەفەرین، یعنی معاش و ئەرزاق و نەوت و هەمووش دابین دەکەن و لۆ هەتیوە ئەکە بەخشین نەبێ ینی ئێمە هیچ ژیانمان نییە بەخۆیە تا ئێستا ینی هەز بە بێباوکمان دەکرد، بەس ئێستا هەز بێ باوکی ناکەین لەبە بەخشین. ئەو دایکانەی بۆ منداڵەکانیان هەم باوکن و هەم دایک دەڵێن بەخشین بۆتە چەترێک بۆمان. گلەیی لەوەش دەکەن کە حکوومەتی هەرێم باچی بە ژیانیان نییە و ئاوڕیان لێناداتەوە و زیاتر لە 10 ساڵیشە ئەو بڕهاوکاریەی پێیان دەدرا بڕاوە. حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە سەمعات موچەی چاودێری کۆمەڵایەتی ئێمە بمە براوە ئەگەر دەستگای بەخشین نەبایە ئەو یعنی فکر لە مەئساتی ئێمە دەکاتەوە کە قوستانیەکمان دەبی دائیمەن نسحەتمان دەکەن لێرە منداڵەکانمان دەبن لەبەر قورئان خوێندن دائیمەن خولیان کردوێتەوە بۆ خۆمانیشی بۆ منداڵەکانیشمان بووینە برای ئێمە سوپاسیان دەکەن دەستخۆشیان لێ دەکەن یا ڕەبی خوایە بە دوعای دایکی ئێتیوان بی ئەو دەستگایە خوایە تەمەن درێژ بی و سەرکەوتوو بووی. بەپێی ئامارەکان دەستگای خێرخوازی بەخشین تەنها بۆ ئەم ساڵ 1 ملیار و 580 ملیۆن و 916 هەزار دیناری بەسەر 1125 خێزانی بێباوکدا دابەش کردووە. تەنها لە شاری هەولێر نزیکەی 400 خێزان مانگانە لە ڕێگای دەستگای بەخشینەوە موچە وەردەگرن. تەنها لە شاری هەولێر پشتی ئەو خێزانانە 580 ملیۆن و 670 هەزار دینار بووە. موچەی مانجی 12 دابش دەکەین کۆی گشتی لە هەموو کوردستان. سوپاس بەخوای گەورە ئێمە توانیتمان 1 ملیار و 580 ملیۆن و 916 هەزار دینار دابش بکەین بەسەر 1125 خێزانی بێباوک. ئەمە تەنها لە خۆی دەبینێتەوە لە دابشکردنی موچە. جگە لەمانە ئێمە بەڕاستی هەموو مانگێک لەلایەن خێرخوازێکەوە بۆ تەواوی ئەم خێزانانە شیرینی دابش دەکەین لەگە موچەکانماندا. جگە لەمانە ئێمە جلوبەرگی قوتابخانە جلوبەرگی جەژن و دروستکردنی خانومان هەبوو بێباوکان هاوکاری داراییمان هەبوو بێباوکان. جگە لە بەشی بێباوکان و لە موچە هاوکاریکردنی غەزەی بەردەوامە هاوکاریکردنی سوودان و ئەفریقامان بەردەوامە لە دروستکردنی مزگەوت و واروها دروست لێدانی بیر. جیاواز لە دۆخی دارایی گشتی دەستگای بەخشین موچەی منداڵانی بێباوک پاشەکەوت ناکات و مانگانە لە کاتی خۆیدا دابەشی دەکات. بە پێچەوانەی دەسەڵات لە کاتی قەیرانە سەختەکاندا هاوکاریەکانی بۆ ماڵە هەژار و نەدارەکان چرتر دەکاتەوە و ڕۆژانە بە پاڵپشتی خێرخوازان پرۆژەی گەورە ئەنجام دەدات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.